بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. ئازیزان لە زنجیرە بابەتێکدا لە زنجیرە بەرنامەیەکدا ئێمە لە خزمەت کاروانی فەرمانڕەوایی ئومەی ئیسلامی بووین دوای وەفاتی پێغەمبەری ئازیز و سەرداری مرۆڤایەتی و خۆشەویستمان محەممەد صلى الله عليه وسلم هەر لە خولەفای ڕاشدینەوە گەیشتوین تا بە ئێستا کە ئێستا هەڵوێستا و ئەکەین و ڕادەوەستین لەسەر ژیان و فەرمانڕەوایەتی سەردەمی معاویەی کوڕی ئەبی سوفیان خۆی لە ڕاستی بێت. لە ئەڵقەکانی ڕابردووە باسی خولەفای ڕاشدینمان کرد و چەند ئەڵقەیەک لەسەر فەرمانڕەوایەتی ئەوان ڕاوەستین بە ئیمامی حەسەنی کوڕی عەلی ئەبی تاڵیبەوە خۆی لێ ڕازی بێت. ئێمە پێشەوەی بچینە ناو ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمانەوە و باسی ژیان و فەرمانڕەوایەتی و دەسەڵاتی سەردەمی معاویەی کوڕی ئەبی سوفیان بکەین خۆی لە ڕازی بێت. بە پێویستمان زانی چەند خولەکێک تایبەت بکەین بۆ پشتیوانی لە خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئێستا کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ و تەنانەت مسلمانانی هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهانیش ڕایان گەیاندووە بۆ پشتیوانی دەربڕین بۆ پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام لە بەرامبەر ئەو هەڵمەتە نەگریسا و هەڵمەتە قێزەونە و هەڵمەتە ناشیرینەی کە لە خۆراوە بە تایبەتی لە وڵاتی فەڕەنسا سەردەستی سەرۆکی ئەو وڵاتە دەستی پێ کردووە بۆ جایەتی پێغەمبەری خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم و ئیسلام و مسلمانانیش تەنانەت. ئێمە چەند خولەکێک لەسەر ئەمە ڕاوەستین و دوای یەگەڕێینەوە سەر تەوەری ئەسڵی بەرنامەکەمان. بەڕێز دکتۆر حسین محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆستای زانکۆ وەکەمیشە لەم زنجیرە بەرنامەیە میوانی بەرنامەکەمان دەبێت. زۆر بەگەرمی بەخێرهاتنەکەین دەستخۆشی لایەکەین کاک دکتۆر. ئێستا دنیا بە تایبەت جیهانی ئیسلامی بە قۆناغێکە گوزەرەکە پێی دەوترێت قۆناغی خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئیسلام و مسلمانان لە پای ئەو هەڵمەتە ناشیرینەی کە خۆراوە بە تایبەتی لە وڵاتی فەڕەنسا هەیە دەربارەی بێڕێزیکردن بە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام بە کاری هونەری و بە تایبەت کاری کاتێر دروستکردن و ناشیرینکردن و بانگەشە بۆکردنی بە ناوی ئازادی و ئەمانەوە و ئەو هەڵمەتە ئیسلامۆفۆبیایی کە لە خۆراوە بە تایبەتی لە فەڕەنسا بەرامبەر بە ئیسلام و مسلمانان ئەنجام دەدرێت. پێم باشە سەرنجی وە خۆت پشتیوانی خۆت قسەی خۆت لەم بارەیەوە بۆ بینەران بفەرمووی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. دەستخۆشی و دوعای خێرم بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست، خی گەورە مۆفەق و سەرکەوتوتان کات. بەڕاستی ماندوون لەگەڵ تۆمارکردنی ئەم زنجیرە بەرنامانە و کە بە گرنگ و پێویستمانزانی پێشکەش بە بیناران و بیسرانی کەناڵی ئاسمانی پەیام بکەین. سەبارەت بەو بێڕێزیانی کەوا بەرامبەر بە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەکرێت لە وڵاتانی خۆرئاوە بەگشتی و بە تایبەتی لە وڵاتی فەڕەنسا لە سەردەستی سەرۆکەکەیان ماکرۆن، ئەمە بەڕاستی هەوڵێکی زۆر نەزۆرکانەیە بەرامبەر بە کەسایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو کاتەوەی کەوا هاتۆتە دنیا و هەتا ئەو کاتی کە وەفاتی کرد، پێش ئەوەیشی کە ببێتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جێگەی فەخر و شانازی دۆست و دوژمنانی بووە. محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پێش ئەوەی ببێتە پێغەمبەر لە ناو شاری مەکە بە ئەسادق الئەمین ناسرا بوو. هێشتا پێغەمبەر نەبوو، ئەسادق الئەمین بوو. چونکە خوای گەورە ئەیکاتە پێغەمبەر، ئەبێ ئەم کەسایەتیە لە پێش پێغەمبەرایەتیشە کەسێک بێت بە پەنجە ئاماژەی پێ بکرێت و خەڵکی فەخر و شانازی پێوە بکات. لە کاتێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هێشتا گەنج و لاو بوو، هەموو خەڵکی قوڕەیش تەمەنای ئەوەی ئەکردکەوە کچیانی بەنێ و بیکەنە زاوای خۆیان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەماشای مێژووی پێش پێغەمبەرایەتیەکەی هیچ تۆمەت و لەکە و ناشرینکردنێک لەسەری نییە. دوای ئەوەی کە ئەبێتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام
دوژمنایەتیکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەست پێ ئەکات لەو کاتەوەی کە بۆتە پێغەمبەر، لەو کاتەوەی کە داوە بانگەوازەکەی ئاشکرا کرد. خی گەورە فەرمانی پێکرد فەصدع بما تؤمر وأعرض عن المشركين. فەرمووی بانگەوازەکەت ئاشکراکە، ئەوەی کە فەرمانت بۆ هاتووە بیگەیەنە بیە بە گوێچکەیانە گوێمێر ئەوانی کەوا مشریک و بێ بڕوان. ئینا کەفەیناکە المستهزئین. ئێمە بەسین بۆ ئەوانەی کە گاڵتە بە تۆکەن، یعنی گاڵتەوە پێەکەن لەبەر خۆت نا، لەبەر دینەکەت. خی گەورە فەرمێ قد نعلم إنه ليحزنك الذي يقولون فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون. ئێمە ئەزانین تۆ زۆر خەمباری بەوەی کەوا ئەیڵێن، بەوەی کە ئەیڵێن بەرامبەر بە تۆ، بەرامبەر بە دینەکە تۆ زۆر خەفەتی پێخۆی. بەڵام خی گەورە فەرمێ فإنهم لا يكذبونك. ئەوان تۆ بە درۆزن نازانن، ئەزان تۆ درۆ ناکەی، ئەزان تۆ ڕازگۆیت. بەڵام ئەوانە زاڵم مستەمکارن. تەبیعەتی زاڵم مستەمکار ئینکار و جوحودی ئاەتەکانی خی گەورەکەن. تۆش یەکێکی لە ئاەتەکانی خی گەورە ئینکاری جوحودی تۆ ئەکەن، بەرپەرچی پەیامەکەت ئێنەوە نەک خۆت زۆر پاک و زۆر نەزیهیت، کەسێکیت لۆمە و تانە و تەشەرت لەسەر نییە. چونکە لە کاتێکا کە قەومەکەی کۆکردوانێ فەرمووی ئەگە من ئێستا پێتان بڵێم سوپایەک هێرش ئەکاتە سەر ئێوە باوەڕم پێەکەم وتیا ئێمە درۆمان لە تۆ نەبینیوە، ما جەڕەبنا عەلەیکە کەذیبا، ئێمە درۆمان لە تۆ نەبینیوە. ئەی بۆچی دوای ئەوە پێڵێن درۆزن، پێڵێن ساحیر، پێڵێن جادوگەر، پێڵێن کاهین، پێڵێن شاعیر، پێڵێن چی؟ چونکە بوو بە پێغەمبەر. دژایەتی دینەکەیەتی. ئەمڕۆژ کەوا لە ئەوروپا دژایەتی خودی پێغەمبەرە کری عەلەیهی سەڵات وسەلام، خۆیان زۆر چاکەزانن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو کەسایەتی نە تیرۆریست بووە، نەهاندانی خەڵکیشی کردو بۆ تیرۆریستی، بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی 9 جار محاولەی تیرۆرکردنی کراوە لە مەکە و لە مەدینە، لەسەر دەستی مشریکین ی مەکە و لەسەر دەستی منافقین و جوولەکەکانی مەدینە. 9 جار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەوڵی تیرۆرکردنی دراوە. 2 جاریان ئێمە کە لەسەر چونکە ئێستا پاسەکە پەیوەندی بە ئەهلی کتاب و ئەمانەوە هەیە، دوو محاولەی تیرۆرکردنیان کە لەسەر دەستی جوولەکە بوو، چۆن بە غەدر ئەیانویست پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تیرۆرکەن. جارێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆیشت بۆ لای تیرەی بەنی نەڤیر بۆ ئەوەی سوڵح کات لەسەر خوێنی ئەو دوو کەسەی کە بەهەڵە لەلایەن کەسێکەوانێکە لە هاوپەیمانی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام کوژرا بوو، بۆ سوڵح ئەچێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئەوان شوێنێکیان تەخسیس کرد لەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکە ئەچێت سوڵحیان لەگەڵا بکات و دانیشێت و قسە و باس ئەکات، شوێنێکیان بۆ دانا کە لێی دابنیشە، کەسێکیشیان دانا لە سەربانەوە بەردێکی گەورە بخاتە خوارەوە بەسەر یا و تیرۆری کات. بەڵام پێشەوەی بچێتە شوێنەکە جوبرەئیل ئاگاداری کردوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەچووە شوێنی کەوا لێی دابنیشە. جاری دوم ئافرەتێکی خەیبەر، خەڵکی خەیبەر بەرخێکی برژان و پڕی کرد لە ژەهر و بۆ پێغەمبەری خوای نارد عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا لێ خوارد لوقمەیەک و بەڵام تفی کردوانێ فەرمی ئەم حیوانە ئەم گۆشتە پێم ئەڵێ کە من ژەهرم تایە. بەڵام چەند هاوڵێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لیان خوارد و بۆ هێشەوە 2 کەسیان شەهید بوو. ئافرەتەکەیان کوشتەوە لەبەر ئەوەی کەوا ئەو 2 کەسەی بۆتە هۆی کوشتنی 2 هاوڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، نەک لەبەرەوەی کە محاولەی تیرۆرکردنی پێغەمبەری کردووە. لەم کاتانە کە پێغەمبەری خوا محاولەی تیرۆرکردنی کراوە، پێغەمبەری خوا هەوڵی تۆڵەسەندنەوەی نەیاوەتەوە لەبەر ئەوەی کەوا محاولەی تیرۆرکردنی کرێ. ماکرۆن خۆی زۆر باش ئەوازانێت، هەموو غەرب و خۆرئاوە خۆیان زۆر باش ئەوازانن کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام تیرۆریست نییە و هانی تیرۆریستیشی نەیاوە. لەگەڵەوەیە کە ئەو با بڵێن تۆمەتە ئەدەنە باڵ پێغەمبەری خوایان مەسەلەن ئیسلام و مسلمانان لە لێدوانی شاجەخت لەوە کەنەوە مەسەلەن ماکرۆن دەڵێ ئیسلام لە قەیرانایە، بۆچی یعنی ئەم دەستەواژانە بەکارهێنن؟ بۆچی ئەوەنە ئەیانەوێ بدەن لە ئیسلام و مسلمانان و پێشەواکەیان؟ ئیسلام لە قەیرانە نییە، مسلمان لە قەیرانایە. ئیتر ئایا ماکرۆن بە هەڵا ئەو زاراوی بەکارهێناوە یا بە قەست بەکاری هێناوە ئەو بێ خۆی ڕوونکردنەوە بات؟ ئیسلام لە دوای ڕوخانی خلافەی کۆتاییهێنان بە خلافەی ئیسلامی لە ساڵی بە یەکجاری ساڵی 1924 لەسەر دەستی مستەفا کەمال ئەتاتورک کە کۆتایی بە خلافەی عوسمانی هێنا لە تورکیا، ئیعلانی دەوڵەتی ئەلمانێتی کرد و بە یەکجاری خلافەی ئیسلامی لەسەر ڕووی ئەرزا ئێلغا کرایەوە.
لەو کاتەوە هەتا ئێستا ئەگەر ئیسلام لە قەیرانە بواە ئەوە ئێستا ئیسلام نامایە چونکەوا بۆ 100 ساڵە چێت بە هەموو شێوازێکیش هەر ئەوان خۆیان دژایەتیان کردووە یعنی فەڕەنسا ساڵی 1916 کە لەگەڵ بەریتانیا و رووسیا ڕێکەوتنامی سایکس بیکۆ واژۆکەن بۆ دابشکردنی ئەو خاکانە بوو لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا بوو کە کوردستانی گەورە ئەو کاتەیەکێک بوو لەو خاکانی کە لە ژێردەستی دەوڵەتی عوسمانیا بوو یعنی لەو کاتەوە فەڕەنسا خۆی پیلاندار ڕێژەری لە ناوبردننی ئیسلامە بەڵام سێرەکەی ئێستا لە ناو جەرگەی فەڕەنسا خۆیان نزیکەی بۆ وەکو باسیەکەن ڕێژەکە نزیکەی بۆ 9 میلیۆن مسلمان لە ناو فەڕەنسا ئاژی 6 میلیۆن مسلمان بەڵێ لە ساڵ 9 فەڕەنسا بۆ بە مسلمان و ترسیان هەیە زیاتریش و بە هەمان ئەم ڕێژەیە شتێک کەمتر یەک بە دوایەکە لە چەند دەوڵەتێکی تری ئەوروپادا ژمارەیەکی زۆر لە مسلمانان لە وڵاتانە ئەژین ئەمیش بەهۆی ئەوەی کە تەمەن گومانی تیانی ئەو مسلمانانە هەر یەکە و هەر کۆمەڵە و لە وڵاتی ئیسلامی خۆیانەوە بەهۆی زوڵم مستەمی حکام و کاربەدەستەکانیانەوە کە وەلایان بۆ غەرب هەیە کاربەدەستەکان بەفیتی ئەوان زوڵم مستەم لە هاو نیشتیمانەکانی خۆیانەکەن ئەڕۆن لەوێ نیشتە جێبن بەڵام بوو بەخێر بۆ ئیسلام و مسلمانان و ئەوان ئەسە لێ تۆقین و لێترسان لەبەر ئەوە ئیسلام لە قەیرانانیە بەڵام مسلمانان بەڕاستی مسلمانان لە قەیرانن هەندێک جار لێرە و لەوێ مەسەرەن کاری تونند و تیژی ئەنجام دەدرێت کاک دکتۆر ئەوان ڕاستەخۆ گەر کەسێکی مسلمان باڵێن یان بەڕێگەز مسلمان یان لە وڵاتێکی ئیسلامیەوە ڕۆشت بن یەکسەر مەسەرەن دەستەواژەی تیرۆر لە پاڵ مسلمانان دانێن و ئیسلامی تونندڕە و مسلمانی تونندڕە و تیرۆریست ئەم شتانە بەکارێن ئێوە چۆن دەڕوان ئەو جۆرە تونند و تیژانەی ناو بەناو لەوێ ئیسلامی پێ ناشری وەڵای خۆی کاری تونند و تیژی بە تایبەتی لە ناو وڵاتێکە کە بۆتە یعنی داڵدەدەری ئەو کەسانی کەوا لە وڵاتی خۆیانە دەربەدەر بوون ناڕەوایە لە ڕوانگەی ئیسلامەوە کاری تونند و تیژی هیچ دقێکی شەرعیمان نییە ئێمە لە ئیسلامە لە قورئان و لە فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هانی کاری تونند و تیژی بات بەڵام ئەم تونند و تیژیانی کەوا ئەکرێت من وای ئەبینم زۆربەیان کاردانەوەنی گەنجێک شارەزایی تەواوی لە ئیسلام نییە ئێمە لە حەڵقەیەکە باسی خەواریجمان کە کرد پێغەمبەری خوا فەرمووی حودەفاء الئەسنانی سوفەهاء الئەحلامی تەمەنیان گەنجە و کاڵفامیشن شارەزایی تەواویان لە ئیسلام نییە لە ئیسلام شارەزا نین معلوماتیان نییە هەت تەفسیری هەڵە بۆ دەقەکان ئەکەن بە پێی هەوا و ئارەزوی خۆیان ئەبینن خۆیان بە مەزلوم ئەبینن مافیان پێشێل کراوە زوڵمیان لێ ئەکرێت تەعەدایان لێ ئەکرێ وانە ئەوش بۆ ئەوەی کەوا بە حسابی خۆی ئەو مافەی خۆی وەربگرێتەوەوانە کارێکی تونند و تیژی ئەنجامەیە ئەمە جۆرێکیانە جۆرێکی تریشیان هەر بە بەرنامە لەلایەن ناحەزانی ئیسلام و دەوڵەتانی زلهێزەوە وەکو گروپ دروست ئەکرێن دەعمەکرێن بۆ ئەوەی کەوا کاری تونند و تیژی ئەنجام بن هەتا وەکو لەو ڕێگایەوە خاک و وڵاتی مسلمانان داگیرکەن یان تانە و تەشەر و ڕەخنە لە ئیسلام بگرن و بڵێن کاکە فەرموو ئەوە مسلمانە و ئەوە تا ئەوە پەیڕەوی ئاینی ئیسلامەکات و ئەوە تا ئەیبینی کەوا چۆن کاری تونند و تیژی ئەکات ئەوە یعنی بەڕاستی کاردانەوەیە یەک یاخود بە پیلانی دوژمنانی ناحەزانی ئیسلامە کە بۆ ئەوەی کە خەڵکێکی مسلمان بەڕواڵەت مسلمان کاری تونند و تیژی و کاری خراپ ئەنجام بات هەتاوەکو لێوەی ئەوان ڕەخنەی لە ئیسلام و لە مسلمانان پێ ئەوەی ئەرکی مسلمانانە لە بەرامبەر ئەم هەڵمەتە پیسانەیە دزێوانەیە کە ئەکرێتە سەر ئیسلام و پێغەمبەری ئیسلام و مسلمانان ئەرکی مسلمان ئەوەیە مسلمان پێویستە زۆر بەرچاو ڕۆشن بێت زۆر عاقڵ و واعی بێت نەکەوێتە تەڵە و داوێکەوانەی کە بۆی نراوەتەوە لە بەرامبەری سوکایەتیکردنمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک دووهەم سووربوون لەسەر پابەندبوون بە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هەوڵدان بۆ زیاتر شارەزاکردنی خەڵکی مسلمان و خەڵکی غەیری مسلمان لە ئەخلاق و ئاکار و ڕۆشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆ بە دوورگرتن لە هەموو کاردانەوەیەک کە ببێتە مایەی ناشرینکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ببێتە مایەی ناشرینکردنی مسلمانان و ئاینی پیرۆزی ئیسلام. بڵێ زۆر باش کاک دکتۆر ئێمە ئینشەڵا ئەگەر بینەرانی بەڕێز و خۆشەویست بیانوێ متابعی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پێیان بکەن
زۆربەی زۆریان خراوەتە خزمەتی پشتیوانی لە ئیسلام و پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام و مسلمانان جێم هەڵمەتە نەگریسەی کە لە خۆراوا و سەرچاوی گرتەوە بێتە سەر مسلمانان ئەتوانن لە بەرنامەکانی دیکەیە کە لەم هەفتەیە زۆربەیان تایبەت کراون بەم پشتیوانیە سوود وەرگرن. ئێمە دەچینەوە سەر تەوارەی هەمیشەیی بەرنامەکەمان. سوپاس بەوەی کە لە بەرگە یەکەمە لەم بابەتە قسەتان کرد. لە زنجیرەکانی ڕابردووە و لە کۆتا ئەڵقەیە کاک دکتۆر ڕاوەستاین لەسەر ئەو ڕێککەوتنە مێژوویەی کە لە سەردەی دستی ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی خۆی لێ ڕازی بێ یا خۆیان لێ ڕازی بێت هاتە هەراوە لەگەڵ معاویی کوڕی ئەبی سوفیان خۆی لێ ڕازی بێ. ئەمە بوو بە هەنگاوێکی گەورەی ئاشتی لە کاتێکا کە قەیرانی ناکۆچی، قەیرانی دووبەرەکی، قەیرانی شەڕ و ئاژاوی نێوان مسلمانان لە ئارادا بوو. پێم باشە لەوێەوە دەست پێ بکەینەوە باسی پاڵنەرەکانی ئەم ڕێکەوتنە بکەین لە ئیمامی حەسەن و ئیمامی معاویە، بزانین پاڵنەرەکان چی بوون، ڕێکەوتنێکی لەو شێوەیە هاتە هەراوە. بەڵێ طبعا حەسەنی کوڕی عەلی ڕەزای خۆی لێبێت ئێمە لە حەڵقەی ڕابردووە ئاماژەمانەوە کرد کە هەر لە سەرەتای وەرگرتنی بەیعەتەوە کە بەیعەتی وەرگرت ئەوەی ئاشکرا کرد کە ئەیەوێت شەڕ نەکات، ئەیەوێت سوڵحکە، چونکە ئەو مەرجی دانا لەسەر ئەهلی عێراق فەرمووی تسالیمونە من سالەمت وتحاربونە من حاربت. من لەگەڵ هەر کەسێکە سلم و ئاشتەواییم کرد ئەبێ ئێوەش ڕازی بن پێوی سلم و ئاشتەوایی بکەن. من لەگەڵ هەر کەسێکە شەڕم کرد ئەبێ ئێوەش ڕازی بن و شەڕکەن لەگەڵ منا و ینی لەگەڵ پشتیوانی منکەن و شەڕکەن لەگەڵ ئەوەی کەوا من ئەمەوێ شەڕی لەگەڵا بکەم. حتا ئەم ئاماژەیە هەندێک لە سوپاکەی خۆی لێ تێگەیشتن، ئەوانەی کەوا ناڕازی بوون کاتی خۆشی بە سوڵحی عەلی کوڕی ئەبوو تاالب و ڕزای خوای لێبێ لەگەڵ معاویە کوڕی ئەبوو سوفیان، ناڕازی بوون بۆ سوڵحی کە لە بینی عەلی کوڕی ئەبوو تاالب و ڕزای خوای لێبێ عایشە و تەڵحە و زوبەیر ڕزای خوایان لێبێ کە بوون. یعنی ئەوانەی کەوا دەستیان سوور بوو بە خوێنی عوسمانی کوڕی عەفان و بکوژانی عوسمانی کوڕی عەفان بوون و لەناو سوپاکەی عەلی کوڕی ئەبوو تاالبە و ئێستاش لەناو سوپاکەی حەسەنی کوڕی عەلیان ئەمان تێگەیشتن. ئەمانیش کاوە حتا ناڕەزاییان هەندێکیان دەربڕی وتیان ئەمە بۆ ئەوە ناشێ بیکەم بە خەلیفە، ئەمە دیارە نایەوێ شەڕکە لەگەڵ معاویە کوڕی ئەبوو سوفیانە، ئەمە ئەیەوێ ئاشتەوایی لەگەڵا بکات. بەڵام حەسەنی کوڕی عەلی ڕزای خوای لێبێ زۆر بە حکمت و بەداناییەوە مامەڵە و هەڵسوکەوتی کرد، بە ئاشکرا ئەم شتەی ئیعلان نەکرد بەوەی کەوا سوڵحی ئەوێ لەگەڵیا. حتا لەژێر فشارە هانی ئەوەیانیا کە سوپاکەی بەڕێ بخات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەهلی شام، بۆ ڕوبەڕووبوونەوەی معاویە کوڕی ئەبوو سوفیان، و ئەوەی کرد حەسەنی کوڕی عەلی ڕزای خوای لێبێ لە هەفتەی ڕابردوویشا ئێمە ئاماژەمان پێکرد کە ئەمە زیرەکی و دەهایەکی و حینکەتێکی سیاسی گەورە بوو لەلایەن حەسەنی کوڕی عەلیەوە کە لە سەرەتاوە ینی ئیستیعابی ئەو فشارەی کرد کە لەسەری دروست کرابوو، چونکە ئەگەر یەکەم جار ئەوەی ئیستیعاب نەکردایە و هەڵی نەمژایە لەوە چوو کاردانەوەی گەورە ڕووی باە. بۆیە سوپایەکی گەورەی بەڕێخست و بەرامبەر بۆ ڕوبەڕووبوونی معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕزای خوای لێبێ بەڕێکەوت و بۆ بەرە وڵاتی شام. معاویە کوڕی ئەبوو سوفیانیش بە هەمان شێوە ئەوی سوپای بەڕێ کردو. بەڵام معاویە کوڕی ئەبوو سوفیانش ڕزای خوای لێبێ ئەویش لە ویستی حەسەنی کوڕی عەلی تێگەیشتی بوو کە نایەوێ شەڕکە. هەر لە هەفتەی ڕابردوو ئاماژەمان پێکرد کە بەنهێنی خەڵکی نارد بۆ لای حەسەنی کوڕی عەلی، ئەوان بەنهێنی خۆیان ڕێکەوتن سوڵحیان کرد لەوەی کەوا شەڕ نەکەن لەگەڵ یەکتریا. ئەمە نێت و مەبەستی حەسەنی کوڕی عەلی بۆ ڕزای خوای لێبێ. بۆیە ئەو پاڵنەرانەی کە پاڵی نا بە حەسەنی کوڕی عەلیەوە لە سێ خاڵە لە نەتیجەی ئەم شەرحە کورتی کە کردمان لە سێ خاڵە کورتەکەینەوانە. یەکەم حەسەنی کوڕی عەلی لە وتارەکانیشە ئاشکرای کرد کە ئەم حەزی بەوەیە مسلمانان یەک بخات و نەیەڵێکەوە ئتر دووبەرێکی بمێنێ لە ناو مسلمانەکانە. بەهۆی ئەمەوە ئەجر و پاداشتێکی گەورەی لە لای خوای گەورە دەست بکەوێت، چونکە وحدەتی مسلمان و یەکریزی مسلمان و یەخستنی مسلمان کارێکی زۆر گەورەیە. یەکەم بە هەموو کەسێک ناکرێت، چونکە بەڕاستی جورئەت و لێبڕان و قوربانیدانی ئەوێت. دووهەم بە کەسی گەورە ئەکرێت
بە کەسی گەورە ئەکرێت کە خاوەنی قەرار و خاوەنی بڕیار بێ، خاوەنی قوت و لە مۆقیفەوە بتوانێت ئەوە بکە. بۆیە حەسەنی کوڕی عەلی ڕەزای خۆی لێبێ ئەمەی لە خۆیان بینی، بۆیە بە هیوای بەدەستێنانی ئەو ئەجرە زۆرەی کە خۆی گەورە دایناوە بۆ هەر کەسێک کە ئەبێتە هۆکار بۆ وحدەتی ئومە و یەکریزی مسلمانان بەدەستی بێنێت. خاڵی دووهەم ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی حەسەنی کوڕی عەلیەوە فەرمووی و لە ئاماژەشمان پێکرد چەند جارێک لە حەڵقەی ڕابردووە کە پێغەمبەری خوا فەرمووی لە کاتێکە کە حەسەنی کوڕی عەلی مناڵ بوو چووە سەر مینبەرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری خوا فەرمووی ئینە ئیبنی هذا سەیید لعل الله أن يصلح به بين فئتين عظيمتين من المسلمين. أم كرم قورية سيدة موقفي هي خاون موقفة وميدوارم خواي قورية لسر دستي أم كاته هوكار بو أوي لبيني دو تاقمي قورية لمسلمانانا خواي قورية صلح بخاطة بينيانا وانا بهوي أموا بو بدي هناني أنفر مدي بيغمبري خوا عليه الصلاة والسلام كحسني كوري عليش لدوايا تێگەیشتە بوو کە مەبەستەکە ئێرە ئەو شوێنەیە کە ئەبێت حەسەنی کوڕی عەلی ئەو ڕۆڵە ببینێت و ئەو ئاماژەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باپیرەی خۆی کە پێی کردووە ئەوە بەدەست بێنێت و بیگەێنێتە ئەنجام. خاڵی سێهەم بۆ ئەوەی کەوا کۆتایی بێنێت بە خوێنڕشتنی مسلمانان. ئەتر بەسە مسلمان لە ناو یەکتریە خوێنی یەکتری بڕێژن. گومانی تیا نییە ئەو شەڕی کەوا لە شەڕی جەمەلە لە بینی عەلی کوڕی ئەبو تاڵیب ڕەزای خوا لێبێ مەعاویە و دایکمان عایشە و تەڵحە و زوبەیرە ڕوویا ژمارەیەک لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەهید بوون. ئەو شەڕی سەفین لە بینی مەعاوی کوڕی ئەبو سوفیان و عەلی کوڕی ئەبو تاڵیب ڕوویا ژمارەیەک لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەهید بوون. ئەمە خەڵک زۆر پێ ناخۆشە، حتا ئێمە ئاماژەمان پێکرد هەر لە کاتی خۆیان عەلی کوڕی ئەبو تاڵیب ڕەزای خوای لێبێت لەگەڵ حەسەنی کوڕیە کە قسەیە کرد بە حەسەنی کوڕی فەرموو خۆزگە پێش 20 ساڵ باوکە بمردایە، پێش 20 ساڵەوە پێش باوکە بمردا ئەمەی نەبینە. حەسەنی کوڕی عەلی پێی فەرموو ئەی باوکە من پێم نەوتی ئەمە دەرەنجامەکەیەتی. یعنی هەر لە سەرەتایشەوە حەسەنی کوڕی عەلی لەگەڵ ئەوانە بوو کە شەڕی جەمەلیش و شەڕی سەفینیش ڕووبە، بەڵام قەدەری خوایە و ڕوویا و ئەبوایە ڕوویبایە و کەس دلێ دەرباز نابێ. حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ هۆکاری سێم بۆ ئەوەی کەوا ئەم سوڵحەی کرد ئیتر کۆتایی بێنێ بۆ خوێنڕشتنێکەوە. ئەمانە لە نقطەی زعفەوە بوونیان بە پێشەوانەوە ینی لە نقطەی قووەتەوە بوون چی بوو؟ ینی پرسیارێکی زۆر جوانە لە ڕاستیە هەر لە کاتی خۆیشیە کە حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێت ڕەزای خوا لە باوکیشی بێت ئیعلانی سوڵحەکەی کرد، تۆمەتباریان کرد بەوەی کەوا موقیفی زەعیفە، وتیان تۆ زەعیفی، تۆ زیلەتە هێنا بەسەر مسلمانانە. بەڵام ئەو وەڵامیان لەوانێ کە من ئەمەوێ وحدەتی ئەمەمان باس کرد لە هەفتەی ڕابردووە وحدەتی مسلمان ئەوەی کە ئەوەی کە من ئەیزانم لە لای خوا چی باشە بۆتان زۆر لە وحدەتانە زۆر لەوە باشترە کە ئێوە خۆتان لە تەفرەقەتان ئایبینن. بەو شێوازە ڕەدیایەوانێ. لە دوای ئەوەی شەوانێ ژمارەیە خەڵکی تر تۆمەت ئەخەنە پاڵ حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێت بەوەی کەوا لە موقیفی زەعیفیەوە بووە کە ئەم سوڵحەی کردو. بەڵام کە تەماشای موقیفی حەسەنی کوڕی عەلیەکەی ڕەزای خوای لێبێ ئەبینی لە موقیفی زۆفەوە نەبووە، لە موقیفی قووەتەوە بە دەلیلیش تەبعاً ئێمە شتانەکە باسەکەین خۆ ئەبێ بە دەلیل باسیکەین، هەروە ناکرێت بڵێ وەڵام موقیفی بە قووەت بوو. ئەبێ کۆمەڵە دەلیل هەیە لەسەر ئەوەی کەوا حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ موقیفی بە قووەت بوو. خاڵی یەکەم و بنچینە و کە خاڵی هەرە قووەتی حەسەنی کوڕی عەلیە ئەو شەرعیەتەیە کە حەسەنی کوڕی عەلی هەیەتی بۆ ئەوەی کە خالیفەی مسلمانانە. چونکە حەسەنی کوڕی عەلی هەموو ئەوانەی کە بەیعەتیان بە باوکیە بە عەلی کوڕی ئەبو تاڵیب ڕەزای خوای لێبێ لە ئەهلی عێراق و لە ئەهلی حیجاز و لە نەجد و لە میسر و لە خوراسان و لە یەمەن و هەمویان بەیعەتیان بە حەسەنی کوڕی عەلیە و ڕەزای خوای لێبێ. یعنی خەلیفەی شەرعی حەسەنی کوڕی عەلیە ڕەزای خوای لێبێت. هەمان ئەو موقیفە بەبێ ئەوە طبعاً هەموو ئەو موقیفە بە قووەتە ینی لە ڕووی شەرعیەوە کە باوکی هەیبوو و باقی خەلیفەکانی تری ڕاشیدین هەیان بوو حەسەنی کوڕی عەلی هەیەتی. یعنی موقیفی حەسەنی کوڕی عەلی
لە ڕووی گومانی نەبوو لەوەی کە خەلیفایەتیەکەی بە حەق وەرگرتووە، شەرعێتی پێدراوە، ئەهلی حەل و عەقد بەسەندیان کردووە، جگەل لە ئەهلی شام هەمووی بەیعەتی بە حەسەنی کوڕی عەلییەوە ڕزای خوای لێبێت. ئەمە خاڵی زۆر هەرە قووەتە بۆ حەسەنی کوڕی عەلی. یەک دووهەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ خلافەت لەسەر منهەجی نبووەت لە دوای من لە ناو ئێوە 30 ساڵە. حەسەنی کوڕی عەلی ئەزانێت هێشتا ئەم لە ناو زمنی 30 ساڵەکەیە، یعنی بە پێی ئاماژەکەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ئەم خەلیفەی شەرعیە لەسەر منهاجی نبووەت کە ئێمە وتمان هەفتەی ڕابردووش باسمان کە ئیبن کەثیر لەسەر ئەوەیە، ئیبن کەثیر لەسەر ئەوەیە کە حەسەنی کوڕی عەلی ئیتمامی 30 ساڵەکەی کرد، بۆیە لە زمنی خولەفای ڕاشیدینە دەرجەکرێت ئەنووسرێت حەسەنی کوڕی عەلی. ئەمە خاڵی قوتە بۆ حەسەنی کوڕی عەلی، چونکە هێشتا 30 ساڵ تەواو نەبووە، هەر لە ناو 30 پێغەمبەریش فەرمێ خلافە لەسەر منهەجی پێغەمبەرایەتی 30 ساڵ لە ناوتانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتی وەفاتەکە هێشتا 6 مانگ ماوە بۆ 30 ساڵەکە، یعنی نیم ساڵ ماوە بۆ ئەوەی 30 ساڵەکە تەواو بێت. حەسەنی کوڕی عەلی خەلیفەیە، یعنی خەلیفەی ڕاشیدە. خۆ حەسەنی کوڕی عەلی لە هەموو خەڵکی تر و لە ئێمە و لەوانەی دوای خۆی باشتر ئەزانێت و شارەزای ئەم فەرمودەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام بینیوە. بۆیە ئەمە خاڵی زۆر بەقووەتە بەدەستی حەسەنی کوڕی عەلیەوە ڕزای خوای لێبێ. لەوتاری تەنازولەکەیشیا فەرمووی ئەگەر ئەمە حەقی من بێ من بە ڕەغبەتی خۆم ئەیەم بە حەزەکەم بیەم بە مەعاویە کوڕی ئەبوو سوفیان، یعنی ئەیزانی کەوا حەقی خۆیەتی بۆیە یای ئەمە خاڵێک لە خاڵەکانی خۆت. خاڵێکی تر حەسەنی کوڕی عەلی ڕزای خوای لێبێ ئەیزانی کەوا ئەوانەی کە لەگەڵیایەتی ئەو قیادە و جەیشەی کە لەگەڵیایەتی بێهێز نین، بەهێزن، چونکە لە کاتێکا کە حەسەنی کوڕی عەلی ڕزای خوای لێبێ پێیان وت إن الناس يزعمون أنك تريد الخلافة، دوای ئەوەی کەوا يعني سڵحیشی کرد لەگەڵ مەعاویە کوڕی ئەبوو سوفیان وەمانە پاش ماوەیەک، يعني دوای ئەوەی کەوا هەموو شۆ پەیوەندی و عەلاقەی گەرم لە بینی حەسەنی کوڕی عەلی و مەعاویە کوڕی ئەبوو سوفیانە هەبوو، هەندێک کەس يعني شەرتەکانی شکەوە بۆ سڵحەکە ئیعلانێکی کە لە دوای مەعاویە بۆ کەس نەبێت و ئەمر شورا بێت لە ناویانە، وتیان دیارە تۆ مەبەستت خەلیفایەتیە. ئەو يعني بۆ قسەی بەلاوە ئستیغرابی کرد، فەرمووی كانت جماجم العرب بيدي يسالمون من سالمت ويحاربون من حاربت. هەموو کە لە سەری عەرەب لەبەردەستی من هەبوو، هەموویان سەریان لە ڕێی من هەبوو، سەریان لەبەردەستی من هەبوو، سلم و ئاشتیم لەگە هەر کەسێکا بکردا ئەوان ئەیان کرد، شەڕم لەگە هەر کەسێکا بکردا ئەوان ئەیان کرد. من ئەو کاتە کە خەلیفە بووم وازم هێنا لەبەر خاتری خوا، ئێستا داوایەکەم. یعنی ئەمە حەسەن ئەیزانی کە خەڵکی زۆری لەگەڵایە، قوتی باشی هەیە، نەک بزانێت وەڵا زەعیفە، چونکە فەرمی كانت جماجم العرب بيدي، سەر بەڕێزترینی جەستەی ئینسانە لە لای هەموو مرۆڤەکان. هەر کاتە ئینسان تووشێ ناڕەحەتیەکە بێ هەوڵە یەکەم جار سەری خۆی بپارێزێت. هەموو سەریان لە ڕێی حەسەنی کوڕی عەلیەوە ڕزای خوای لێبێ، بەختیانە کرد لە پێناوی حەسەنی کوڕی عەلیە. حەسەنی کوڕی عەلی جێزانی ئەمە موقیفیانە، ئامادە بوون بە یەک ئیعازی حەسەنی کوڕی عەلی گەورەترین شەڕ لەگەڵ مەعاویە کوڕی ئەبوو سوفیان و ئەهلی شاما بکەن. حەسەن ئەمەی ئەزانی وەڵامیش یانەوە فەرم بەم شێوەیە، یعنی ئەیزانی کە موقیفەکەی زەعیف نییە. خاڵێکی تر حەسەنی کوڕی عەلی ئەیزانی کۆمەڵی قیادەی زۆر ئازا و بەجەرگ لەناو جێشەکە و لەناو سوپاکەیە هەیە. حسەینی برای عەبدوڵای کوڕی جعفەری تەیار، عەبدوڵای کوڕی قەیسی کوڕی سەعدی کوڕی عوبادە، ئەمانە لە گەورە قیاداتی عەسکەری و لە گەورە قیاداتی جەنگ و لە ئازا و بەغیرەتەکانی سوپان، ئەمانە لە جێشەکەی حەسەنی کوڕی عەلیا بوون. و هەر یەکێک لەمانە کەسایەتیەکی غەیری عەسکەری و سەربازیەکەی، کەسایەتیەکی معنەوی زۆر گەورەی هەیە، کە جارە حسەینی برای کە برای حەسەنە و کوڕی عەلیە و کچەزای پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام، مەکانەت و پلەپایەکی هەیە بە یەک ئیشارەت هیچ کەسێک دوودڵی ناکات لە بەرامبەری خۆبەختکردن لە پێناویانە. عەبدوڵای کوڕی جعفەری تەیار، سعدی کوڕی قەیسی کوڕی سعدی کوڕی عوبادە، کەوا ئەمانە مهاجر و ئەنسار هەمووی لەگەڵ ئەمان لە ڕێگەی ئەمانەوانێ هەمووی قیاداتی زۆر بەهێز و
بەتوانان لە ناو سوپاکەی حەسەنی کوڕی عەلیە بەڵام لەگەڵ ئەوەیشا حەسەنی کوڕی عەلی هەر حەزی بە سوڵحەکە بوو. خاڵێکی تر کە مووقیفی قوتی حەسەنی کوڕی عەلی دەرەخات ئەیزانی کەوە نەفسیەتی ئەهلی عێراق چۆنە لە بەرامبەریە پشتیوانی لێ ئەەکەن ئەیزانی کەوە لە کاتێکا کە ئەم مەشروعی بەدەستەوەیە مەشروعێکی ئیسلاحی بینی ئومەتی ئیسلامی بینی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەهلی عێراق لەگەڵیان نییە ئەوان پشتیوانیان لێ کرد بۆ ئەوەی شەڕکات وانە یعنی ئەم هات عەکسی ئەمەی هەڵبژارد ئەخ ئەمە قوتی زۆر کەسێکی زۆر بە قوتیەوێ لە کاتێکا کە تۆ ئەزانی ئەم خەڵکی عێراقە لەگەڵتان شتێکیان ئەوێ ئەیانێ شەڕکەیت تۆ پێچەوانەی خواستی ئەوان یعنی زۆر بە قوتی بۆیە پێچەوانەی خواستی ئەوانەیەکی ئەنجینا چۆن ئەیکا ئەوە پێچەوانەی خواستی ئەهلی عێراق ئەو تەسەڕوفی کردها سوڵحی کرد ئەگەر خۆی زۆر بە قوت نەزانێت ئەوەی کەوا لەگەڵ یایەتی و لەو مەشروعە ئیسلاحیا زۆر بە قوت نین چۆن پێچەوانەی ئەهلی عێراق یعنی کە معەڕەز بوو ئەوەی هەڵگەڕانەوە ڕووبا لە بەرامبەریە ترسی لەوە نەبوو کەوە ئەگەر هەڵگەڕانەوەش ڕووبا لە بەرامبەریە ئەو هەر هەنگاوی نابوو ئەوەی کە چونکە ئەمە زۆر پێویستەکە بەوەی کە بە وردیت لەسەر ئەو مۆزوع بۆستیت و دیراسێکی ئەمە ئەو پەڕی قوتە حەسەنی کوڕی عەلی تایەتی ڕزای خوای لێبێ هەنگاوێکی زۆر گەورەیە یعنی ئەگەری هەڵگەڕانەوە ئەگەری ئرتیداد ئەگەری چۆنی ناوەنێ لە ئارادایەکەوە هەموو عێراق دژی بۆستنەوانێ بەڵام هەنگاوەکەی نایعنی و سەرکەوتوش بووتیایە یعنی هەنگاوەکەی نەناو بڵێ وەڵام مجازەفەیەک بوو کردی و خۆفەشەلی هێنا نەخێ هەنگاوەکەی نا هەنگاوێکی زۆر گەورە بوو ئەو پەڕی قوت بوو تایە و سەرکەوتوش بوو لە هەنگاوەکەیشان خاڵێکی تر عەفوتخوا ئاخر خاڵ کە ئەمەش زۆر گرنگە سوپای بەرامبەر کە معاویە کوڕی ئەبوو سوفیانە و عەمری کوڕی عاسە لە سوپای بەرامبەرە ئەمانیش تەقییمیان بۆ سوپاکەی حەسەنی کوڕی عەلی چییە سیرکە لە حەدیثێکە لە ئیمامی بوخاری کە هاتووە فەرمێ استقبل والله الحسن بن علي معاوية بكتائب أمثال الجبال أو سباني كوا لقال علي أبو كتيبة كاني وكو شاخ أمن ده زور بون لقال يا أمن ده فراوان وأمن ده قورو أمن ده بهيز وبتوانابون عمري كوري عاص وتي جيبة معاوية إني أرى لا تولي حتى تقتل أقرانها من وأبينم أمس بمعاوية من وأبينم أمس باي حسن پشت هەڵناکە هەتا هەموو ئەوانی کە بەرامبەری وەستاون لە ناوی نەبات یعنی هەمومان ئەکوژێت هەمومان لە ناو ئەبا ئەمەندە سوپاکەی گەورە و سوپاکەی بەهێزە بەڵام معاویە فەرمووی چی فەرمووی إن قتل هؤلاء فمن لي بأمور الناس من لي بنسائهم من لي بضيعتهم باشا مع عمر أجر أم خلق بكوجريد أي شيء سەرپەرشتی ژوور و مناڵەکان کە ئەی کێ سەرپەرشتی هەتیوەکان کە ئەی کێ سەرپەرشتی بێوەژنەکان بکە خەمی ئەوەی خوارد یعنی ترسی ئەویان لێ نیشت ئەوان کە سوپاکەی حەسەنی کوڕی عەلی ئەگەر شەڕی بکردایە یعنی سوپای بەرامبەریش لە بەرامبەری سوپاکەی حەسەنی کوڕی عەلیە ترسیان هەبوو بەوەی کە ئەگەر شەڕ بکە ئەمرە لێ هەمومان تیا ئاچین معاوێژە لێ یعنی خەمی ئەوەیەتی کە کێژن و مناڵەکان و بێوەژن و هەتیوەکان و ئەمانە بەڕێبەڕێەوە هەموو ئەمانە دلیلە لەسەر ئەوەی کە حەسەنی کوڕی عەلی ڕزای خوای لێبێ هیچ کاتێ موقیفی زەعیف نەبوو بەڵکو لەو پەڕی قوتەوە هات سوڵحەکەیشی کرد لەگەڵ معاویە کوڕی ئەبوو سوفیانە ڕزای خوای لێبێ زۆر باش کاک دکتۆر ئەوەی کەمێکیش لەسەر شەهیدبوون و وەفاتی ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی خوای لێ ڕاسی بێ بۆ ئەستین بزانین دوای سوڵحەکە و دەستپێکردنی سەردەمی خلافەتی معاویە کوڕی ئەبوو سوفیان خۆی لێ ڕازی بێت ئیمامی حەسەن چۆن وەفاتەکە حەسەنی کوڕی عەلی ڕزای خوای لێبێ ئێمە لە حەڵقەی ڕابردووە باسی ئەومان کە 3 جار محاولەی تیرۆرکردنی کراوە 2 جاریان پەلامار و برینارکردن بوو یەکەم جار خەنجەریانیان لە کەلەکەی و نزیکی لەو 6 مانگی خۆیان نزیکی 4 مانگی لە جیا کەوت بوو جاری دووهەمیان کە دوای ئەوەی سوڵحەکەی ئاشکرا کرد و تەسلیمی کرد
کەسێک کە پەلامار یا بە ئاسنێکی یا لە ڕانی شەقی کرد هەتا سەر ئێسقانی بریناری کرد دواییش دەرمان خوارد کراتەوە. حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ ساڵی پەنجاویەکی کۆچی وەفاتی کردووە 49 ئەم سێ تاریخە دوای 3 ساڵ لە تەسلیمکردنی دەسەڵاتی باڵێ نەخێ زیاتر خۆی ساڵی 41 سۆڵحی کرد 41 سۆڵحی لە 50 ئەصەحی ئەقوال 50 یعنی هێشتا سەردەمی ئیمامی مەعاویە بوو. سەردەمی مەعاویە بەڵێ 10 ساڵ یعنی ئەگەر 10 ساڵ دوای ئەوەی کەوە حەسەنی کوڕی عەلی سۆڵحی لەگەڵ مەعاویە کوڕی ئەبوی سوفیان 41 بۆ 50 ئەگە ئێمە ئەو ڕەئەیان تەرجیحکەین کە ئەصەحی ئەقوال لە وتمان کە 10 ساڵ ساڵی 50 وەفاتی کردو ئەگینا هەندێک ئەڵێن 49 هەندێکی ژەڵێن 50 ئەصەحی ئەقوال. بەچی وەفاتەکە؟ بەڵێ حەسەنی کوڕی عەلی دەرمان خوارد کراوە. بەڵێ و دەرمان خوارد کراوە. بەرامبەرەکەی دیارەکەی بەرامبەرەکەی دیار نییە بەڵام ئێستا باسی یەکەین هەندێک دەستی تۆمەت بۆ مەعاویە ڕائکێشرێت لەلایەن ناحەزانەوە هەندێک دەستی تۆمەتیش بۆ یەزید ڕائکێشرێت لەلایەن ناحەزان یەزیدی کوڕی مەعاویە. بەڵێ بەڵام حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ لە ڕیوایەتێکی ڕاستە کە لەگەڵ حسەینی برایە وتوێژەکات دوای ئەوەی کەوا نەخۆش ئەکەوێت و ئەم نەخۆشی کەواتیان مرد حسەینی کوڕی عەلی محاولەی ئەواکە پزیشک و دەرمان و حەکیم و شتانی بۆ بێنێتوانە ئەو بە حسەینی برای ئەڵێ واز بێنە برام من چەند جارێکی کەش ئەفەرمێ چەند جارێکی کەش دەرمان خوارد کراوم یعنی لەو ماوەیە چەند جارێکی کەش دەرمان خوارد کراوم بەڵام هیچ جارێک بەقەدەر ئەم جارە کوشندە نییە هیچ جارە بەقەدەر ئەم جارە کوشندە نییە ژەهرەکەی من وا ئەبیرم کە ئیتر ژیانی من کۆتایی پێێت بۆیە حەسەنی کوڕی عەلی بەو ژەهرە وەفاتەکات حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ. بەڵام ئەوەی کەوا یعنی هی ئەوەیە کە گومانی بۆ ببرێت هەر ئەوانە بوون کەوا یعنی بەقایە و پاشماوەی خەواریجەکان کە باوکیشیان شەهید کردو. ئێستا ئیمامی حەسەن لەوانەیە چەند بەرەیەک هەبێت لە یەکەم بوونمونە مەسەلەن بەرەی پێشووی مەعاویە دووهەم ئەوانەی کە ناڕازی بوون لەگەڵ سڵحکردن سێهەم خەواریجەکان چوارەم مەسەلەن دوشمنانی مسلمانان جوولەکە و منافقەکان باوە ئەمانە زیاتر مێژونووسان بە کام ئەولەویەت بە کامیان دەدەن. زۆر ئەوەی کەوا زیاتر بەلایانەوە وایە کە حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ شەهید کراوە بەدەستی بەقایە و پاشماوی خەواریجەکان ئەو دەرمان نەکرا و شەهید کراوە حەسەنی کوڕی عەلی. بۆ تاو کاتەش بە شوێن ئیمامی عەلی و نەوەکانیەوە بۆ هەر تاوکە هەموو کاتێک چونکە ئەوان بەردەوام بە دوای ئەوە گەڕاون کە ئاژاوەی گەورە لەناو ئومەتی ئیسلامیا بنێنەوە لەناو دەوڵەتی ئیسلامیا بنێنەوە بۆیە ئەوان لە ئەساسەوە ڕازی نەبوون بۆ سڵحەیکەوە حەسەنی کوڕی عەلی کردی لەگەڵ مەعاویە کوڕی ئەبوو سوفیانە ڕەزای خوای لێبێ هەر لە یەکەم جارە بە ئاشکرا ویستیان بیکوژن و بریناریان کرد لەسەر ئەوەی کەوا سڵحی کرد لەگەڵ مەعاویە کوڕی ئەبوو سوفیانە ڕەزای خوای لێبێ. بەڵام ئەوان بەردەوام بوون و باشترین ڕێگە بۆیان کە سەرکەوتوو بنتیایە دەرمان خواردکردنێتی و شەهیدکردنێتی. جا هەندێک نووسەری تر هەندێک کتێبی تر بە تایبەتی کتێبەکانی شیعە ئاماژە بەوە ئەکەن کە یەزیدی کوڕی مەعاویە یان مەعاویەی کوڕی ئەبوو سوفیان ئەوان لە ڕێگەی ژنەکەی ئیمامی حەسەنەوە جەعدەی کچی نازانم کێ دەرمان خواردیەکەن بەوەی کەوا ئەڵێن گوایە یەزیدی کوڕی مەعاویە وعدی پیاوەتێتی تۆ حەسەن دەرمان خوارد کە من مارەتەکەم ئەوش حەسەن دەرمان خوارد دەکات بەڵام دوایی ناچێ بۆ داوای ئەڵێن جوابی بۆ نێرێ و ئەوش ئەڵێ ئێمە ڕازی نەبووین کە ژنی ئەوە بێسا ئەوکەین بە ژنی خۆمان شتیوان ناکەین. بەڵام لە ڕاستیە ئەمە کە سەیرەکەیت یعنی جێگەی ئەوە نییە قەناعەتی پێ بکرێ باوەڕی پێ بکرێت لەبەر چەند هۆکارێک یەکەم جارێ محاولەی کوشتنەکە نهێنیە ئەگەر ئەوەنە ئاشکرایە و دیارە کە یەزید ئەم ئیتفاق و ژێربەژێرێ هەیە ئەی حسەین لەکوێیە لە کاتێکا کە لە ژیانایە ئەی لە کاتێکا ئەو توێژە لە بینی حسەین و حەسەنا هەیە لەسەر ئەوەی کە ئەڵێتی من ئەم جارە دەرمانەکە زۆر کوشندەیە بۆم وانێ بۆ حەسەن بۆ حسەین ئەمە قوبوڵەکات کە یەزیدی کوڕی مەعاویە حەسەنی برای ئەکوژێ کە ئەمە خۆی پێچەوانەی یەکێک لە بەندەکانی سڵحەکە چونکە ئەو سڵحەی کە حەسەن کردی لەگەڵ مەعاویە یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە ئەبێ ئالوبەیتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و شیعەی عەلی شوێنکەوتوەکانی عەلی کوڕی ئەبوو تاڵیب پارێزراو بن لە هەموو
ئەنحای عالەمی ئیسلامی ئەو کاتە و ئەبێ خاڵێکی تر بە هیچ شێوازێک نە بە نهێنی و نە بە ئاشکرا ڕق و حەقد و کینە لە دڵی مەعاویە و ئەتباعی مەعاویە نەمێنێ بەرامبەر بە ئالوبەیتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە عەلی و شیعە و ئەتباعی عەلی کوڕی ئەبوو تاڵیبە. ئەو ئەمە هەیە لە خاڵەکانە ئەگەر بەدەستی یەزیدی کوڕی مەعاویە یان بەدەستی مەعاویە کوڕی ئەبوو سوفیان دەرمان خوارد کراوە، حسەین چۆن ئەمە قوبوڵەکات و یەخەی مەعاویە یان یەزید ناگرێ بڵێ کاکە تۆ چۆن ئەوە پێچەوانەی ئەو سوڵحەیەکە کاکم کردی لەگەڵ تا کە حەسەنی کوڕی عەلی ئێمە درێژترینەکەی ما هەڵبژات ساڵی 51 کۆچیە وفاتی کردووە هەتا ساڵی 61 کۆچی تا ساڵی 60 کۆچی کە مەعاوی کوڕی ئەبوو سوفیان وفاتەکە 9 ساڵ لە بەینایە 51 بۆ 60 حسەینی کوڕی عەلی هیچ جۆرە کاردانەوەیەک هیچ جۆرە بەرپەرجدانەوەیەک هیچ جۆرە ناڕەزایەتی دەربڕینێک بەرامبەر بە یەزید و بەرامبەر بە مەعاویە نیەتی. ئاخر هەندێک شت ئەوترێ بەڕاستی بەحساب بۆ تانەدان لە بەرامبەرە بەڵام نازانن ئەوان ئالوبەیتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ناشرینەکەن لە کاتێکا کە لێرە مەعاویە و یەزید تۆمەتبار بکرێ بە دەرمان خواردکردنی حەسەنی کوڕی عەلی بەڵام بە غێر مباشر ئەمە تۆمەتبارکردنی حسەینی کوڕی عەلیە ڕەزای خوای لێ بێ بەوەی کە بێدەنگە لە بەرامبەری دەرمان خواردکردنی براکەیە برا گەورەکەیە کە ئەمە ممکن نییە حسەینی کوڕی عەلی بەمە ڕازی بێت. حسەینی کوڕی عەلی مەکانەت و پلەپایەکی هەیە ئەوەیە کەوا هەتا ئێستاش ئەیبینی لە عالەمی ئیسلامیا ئێتە بەڕاست و بەدرۆ ئەوەی کە بۆی ئەکرێت چۆنە لە کاتی خۆیشی حسەینی کوڕی عەلی ڕەزای خوای لێ بێ خاوەنی مەکانەت و پێگە و پلەپایە بووە چۆن ڕازیە براکەی دەرمان خوارد بکرێت قسە نەکات نەک هەر لەو کاتا قسە ناکە هەتا 9 ساڵ هێشتا لەژێر سایی حکمی مەعاویە کوڕی ئەبوو سوفیانایە و ئەوی بە خەلیفە ڕازیە و بەشداری لە فتوحات و لە جیهادەکان ئاکا لە سەردەمی مەعاویەی کوڕی ئەبوو سوفیانە و هیچ کاردانەوەیەکیشی نییە بەرامبەر بە مەعاویە کوڕی ئەبوو سوفیان. ئەمە هەر وەکو ئەوە وایە کە ئەڵێن گوایە کاتی خۆی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ لە کاتێکا کە چۆ بۆ ماڵی عەلی کوڕ ئەبوو تاڵیب و عەلی کوڕ ئەبوو تاڵیب لەگەڵ بەنی هاشما لە ماڵەکەی خۆیان لە کۆبوونەوە بوون و فاتیمەی خێزانی کچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چوو دەرگاکە بکاتەوە عومەر دەرگاکەی بەسەرایین کرد و پەراسوویەکی شکان عەلی کوڕی ئەبوو تاڵیبیش قسەی نەکرد. جارێ ئەمە ئەو پەڕی تۆمەتبارکردنی عەلی کوڕی ئەبوو تاڵیب بە پێشەوەی تۆمەتی عومەری کوڕی خەتاب بکرێ ئەوانیان عومەری کوڕی خەتاب ناشرینیکردن گویا دەستدرێژی کردوتە سەر کچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەس پێشەوەی خۆ ئەم ڕێواتە درۆیە کەس وا نەزانێ ڕاستە پێشەوەی تۆمەت بێ بۆ عومەری کوڕی خەتاب تۆمەتە بۆ عەلی کوڕی ئەبوو تاڵیب عەلی کوڕی ئەبوو تاڵیب خۆی لە ماڵەوەیە کەی عادەتی عەلی کوڕی ئەبوو تاڵیب و بەنی هاشم و عەرەب لەو کاتاوا بووە پیاو لە ماڵەوە بێژم چێ دەرگا بکاتەوە ئەمە یەک دووهەم ئەگەر وابوو فاتیمەی کچی پێغەمبەری خوا کە خێزانی عەلی و عومەری کوڕی خەتاب پەراسووی شکانووە ئەی عەلی بۆ قسە ناکە کاکە ئەمە لە کەیایە لە سەردەمی ئەبوبەکری سیدیقایە پەراسووی شکانووە 2 ساڵ ئەبوبەکری سیدیق خەلیفەیە عەلی قسە ناکە بەرامبەر بە عومەر داوایەک تەسجیل ناکە لای ئەبوبەکر بڵێ عەلی عومەر پەراسووی فاتیمەی خێزان میشکانوە دوای 10 ساڵ عومەر کوڕی خەتاب خەلیفەیە ئەنجا عەلی کوڕ ئەبوو تاڵیب بەیعە بە عومەر کوڕی خەتاب ئەیە یعنی ئەمە ئەم تۆمەتبارکردنی عومەری کوڕی خەتابە بەبێ بنەما کە پەراسووی فاتیمەی شکانووە ڕزای خوای لێ بێ ئەمە تۆمەتبارکردنی عەلی کوڕی ئەبوو تاڵیبە بە بێغیرەتی حاشا بوو ئەو پێش ئەوەی تۆمەتبار بێ بوو لێرێشە تۆمەتبارکردنی عەفو مەعاویە کوڕی ئەبوو سوفیان و یەزیدی کوڕی مەعاویە بەوەی کە حەسەنی کوڕی عەلی دەرمان خوارد کراوە ئەمان دەرمان خواردیان کردووە پێش ئەوەی تۆمەت بێ بۆ ئەوان تۆمەتە بۆ حسەینی برای کەوا قسەی نەکردووە هەتا 9 ساڵیش هەر قبوڵی بووە بۆەوەی کە براکەی دەرمان خوارد ما بێگەیشتونەتە کۆتایی ئەڵقەیەم جارە بەڵام ئەمەوێ ئەوە بپرسم با دەستی مەعاویە و شوێن کەوتوەکانیشی نەبێت شەهیدکردنی ئیمامی حەسەن یان دەرمان خواردکردنی جار خواردکردن بەڵام بە شەهیدکردنی ئیمامی حەسەن ئەو ڕێکەوتنەی کە هەبوو لە نێوان حەسەن و شوێن کەوتوەکانی لەگەڵ مەعاویە و شوێن کەوتوەکانی ناکەوتە خەتەری هەڵوەشانەوە و دووبارە گەڕانەوە بۆ خاڵی سەفەر بەڵێ ئەخر بەچی بکەوێتە هەڵوەشانە چونکە خۆ کەسێک نییە کە بێت بڵێ زانم خەڵکێک ینی لە پایەوەی کە ئیمامی حەسەن هەیە و پێشتر بڵێنیان پێداوە کە هیچ نەڵێن ئەمە ئاشتی بکایی کا شەڕ بکاییکەن کاتێک ئیمامی حەسەن نامێنەی تر ئەوان ناکەوناوەی کە دژایەتی دەسەڵاتی ئاخر ئەزانی چی لە کاتێکا کە قانونی بەیعەت پۆشیەوەیە کە ئەمان بەیعەتیان لە گەردنایە
بۆ حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێ بێ کە حەسەنی کوڕی عەلی بەیعەتی یا بە مەعاویە کوڕی ئەبوو سوفیان بەیعەتەکە ئۆتۆماتیکی گوازرایەوانە بۆ مەعاویە کوڕی ئەبوو سوفیان تازە بەیعەتی ئەمان لەگەر دنیانایە گوێڕایەڵ و مطیعی مەعاویە کوڕی ئەبوو سوفیان بن نەک ئیتر خۆیان بڵێ مادام حەسەن نەما ئێمە بەهۆی حەسەنەوە بوو سڵحمان کردبوو لەگەڵ تا حەسەن نەما نەخێر لەو ڕۆوە هیچ ئیشکالێتێک دروست ناکە بەڵام خۆی دوژمن ئەوانەی کە حەسەنیان شەهید کرد هەر ئومێد و هیوای ئەوەیانە سەغرەیەک لەناو ئومەتی ئیسلامیە دروستکەن یعنی فەجوەیەک دروستکەن بۆشاییەک دروستکەن ئەم تاوانە گەورەیە ئەنجام بدرێت بۆ ئەوەی لەعەلە کەسانێک بێنە دەنگ لەسەری و ئاژاوە دروست بێت و ئەوانیش هینیکەم بەڵام هیچ شتێک نەبوو هیچووکە لە ناو کتێبەکانی مێژوویشە هیچ شتێکمان نییە بڵێ آخر کەسێک کە بکوژرێت ئەبێ بکوژەکەی بکوژرێتەوانێوانە هیچ کەسێک قساسی لێ نەسەنرایەوانێ بە شەهیدکردنی حەسەن حتا ژنەکەی ئەگە گوایە ئەو جەهری بۆ کردبێتە ناو خواردنەکەیوانێ هیچ قساسێک لە بەرامبەریان نەکرا لە کاتێکا کەینوێ بۆیە ئەوەی کە دەرمان خواردەکەی کردووە زۆر نهێنیە زۆر پەنهانە و نەزانراوەکەوا کێ بەڵام ئەوەی کە زانراوە حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ دەرمان خواردن هەرچەندە هەندێکیش لە نەخۆشیێکی ئاسایی بووە بەڵام ئەوەی زۆرتر دڵیش بەلایەوە ئەڕوات و زۆربەی مێژونووسانی لەسەرەتی کە حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ دەرمان خوارد کراوە بە ژەهر کۆتایی بە ژیانی هاتۆ شەهیدە بڵێ ئینشاءڵڵا لە ئەڵقەی داهاتۆوە زیاتر باسی ئەم سەردەمی ئیمامی مەعاویە ئەکین و ڕادەوەستین ئێستا لە قۆناغی گواستنەوەیە بووین لە ئیمامی حەسەنەوە بۆ ئیمامی مەعاویە زۆر بەڕێز دکتۆر حسین محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆستای زانکۆمان دوومان کردی سوپاس دەرفەتە سوپاس بۆ کارانم بۆ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان تا دەینەوە خزمەتتان بەخواتان ئەسپێرین تەندروست بشین